فودي بلاي ميكر آخر بو هيرجبر هيرجبر حسابه والله بلاي ميكر. هرسي مثلا بالغ راس بالغ تسب سررم هم هيرجبر حسابه بس هذا بلاي ميكر حسابه يا إذا كمان لا بينس خلا جورك أوروبا بله یاریزانەکەی من چامپیۆنز لیگیە نخير یاریزانەکەی من لە خولی ئینگلیزیە بەڵێ یاریزانەکەی من ئەوە چامپیۆنز لیگی گوتت نییە یاریزانەکەی من لە خولی ئیسپانیا نخير یاریزانەکەی من دووبارە با پرسیار بکەم ئەو درێسەی لەبەری دەکات سوورە نەخێر یاریزانەکەی من لە خولی ئیسپانیا لە خولی پرسیاری خولی ئینگلیزی بکەین لە خولی ئینگلیزیە ئەو دووبارە بوو پرسیارم کرد پرسیارەکە سوتا پرسیارەکە سوتا باشە یاریزانەکەی من مانچستەر سیتیە بەڵێ یاریزانەکەی من مانچستەر یونایتیدە نخير حسن چکە دووری حەزم یەکسەر ناوە بڵێم نە ڕاستی یاریزانەکەی من هێرشبەرە بەڵێ یاریزانەکەی من لە باڵی ڕاستی هێرشبەری یاری دەکات بەڵێ یاریزانەکەی من وەڵام دۆزیتەوە با ناوە بڵێم هێرشبەر وڵای زۆر ئەو کار زۆر مەسەلەن ئێستا چالنجی پێشەوە بەرگری بوو گوتم جارێک سەباب بچمە هێرشبەری ڕاست یان چەپ بوو تو دوات چەپ نییە دەمگوت ڕاستە هەرەوە بوو با ناوە بڵێم بەس هێرشبەر مانچستەر سیتی بڕۆ ناکەم هاڵەندی نابیتەوە شەرقیە نەخێر یاریزانەکەی من سوورپۆشە بەڵێ باشە سوور پۆش بە سوور حسابە وزان بە سوور حسابە یاڵا ئاسانترت کرد دەست خۆش هێرشبەر ئەوە نەبی نازم هاڵاند نەبێ بەس هاڵاندی ناڵێم مەرموشە نەخێر ئێستا گوتت تقریبان سوورپۆشیانە مەسەن بۆ نمایشتنایەتت کامل سوورە لیڤەرپول کامل سوورە بەس ئەرسناڵ دەمێنێتەوە باڵی هێرشبەری باڵی ڕاستیش حەسەب یاریزانەکەی تۆ ناوی هاڵاند نازانەوە نە هاڵند نییە سێ یاریزانمان هەیە کە لە ینی ئەرسناڵ ئەو قسەی لێ دەکەی مەسەن گوتت بە سوور حسابیان نا سێ یاریزانمان هەیە ئەرسناڵ بێ لە ئەرسناڵ بێ لە باڵی ڕاستی هێرشبەری یاری بکە مادیوکی ئیزێ ساکا بە پرسیارێکتر بکەین لەو سێ یاریزانە دڵنیانیم یاریزانەکەی من ئیزەیە نەخێر ئیزێ نییە باشە مانچستەر هێرشبەر هاڵاندی نەڵێن چێ بڵێن کات خلاص دەبێت تا پێنج دەژمێنم دوو هاڵاندا نەخێر یاریزانەکەی من ساکایە باڵێ ئەرێ فۆدینم هەلەبی کردەوە ساڵ یاری نەکرد بەخۆ ئەو ساڵ ئەخر ئەو لوکازینەکەش ئەم بۆی لێم غەڵەت بوو تیۆ یاری نەدەکرد فۆدی پلەی مێکر ئاخر بۆ هێرشبەر هێرشبەر حسابە هەر سێ مەسەلەن باڵی ڕاست باڵی چەپ سەرڕەم هەمووی هەر هێرشبەر حسابە بە پلەی مێکر حسابە هەوڵا خۆدی نەداتم مێشکم بەڵێ هێرشبەرە مەسەلەن لە وەرزێک خاوەنی زۆرترین گۆڵ بوو لەگەڵ مانچستەر سیتی پێش هاتنی هاڵاند دەزانم بەس بن بەناوەڕە حساب کردبوو دڵت گەورە بێ یاریەکە تو یاریەکەم